قۆناغی سێمی داوەشکردنی هاوکاری بەسەر زیانلێکەوتوانی ڕووداوی لافاوەکی قەزای چەمچەماڵ بەڕێوە دەچێت کە تێدا بڕی 2 ملیار 500 میلیۆن دینار هاوکاری بەسەر زیانلێکەوتوان داوەش دەکرێت. لە ڕۆژ یەکەمدا هاوکاری بەسەر 285 خاوەن دوکان و بینای بازرگانی و هەروەها 250 خاوەن ئۆتۆمبیل داوەش کراو. وا بڕیارە سبەی و لە ڕۆژی دووەمدا 386 شوێنی نیشتەجێبوون کە تازە تۆمارکراون و 430 شوێنی نیشتەجێبوون کە بڕی هاوکارەکە کەم بووە هاوکاری وەربگرن. وەکو کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ ئەمڕۆ قۆناغێکی تری دابشکردنی هاوکاری دەست پێەکەین کە دابشکردنی هاوکاریە بەسەر 285 خاوەن دوکان لەگەڵ دوو وەجبە لە ئۆتۆمبیلەکان کە 113 ئۆتۆمبیلی کە سکاڵایان کردبوو لە قۆناغی پێشووە لە 139 ئۆتۆمبیلیش کە پێشتر تۆمار نەکرابوون تۆمارکران و ئەمڕۆ هاوکاریان بەسەرا دابەشەکرێ. ئەمڕۆ ئەتوانم بڵێم نزیکی 2 ملیار و نیو دینار دابەشەکرێ. سبەینێ لە نیشتەجێبووەکان لە تۆماری نوێ 386 ماڵ هاوکاری وەرەگرن و ئەو نیشتەجێبووانەی کە هاوکاریەکانیان کەم بوو لە خوار 500,000 بوو بۆیان زیاد کرا بۆ 500,000 یان سکاڵایان نەبوو 430 خاوەن ماڵ سبەینی ئەوانیش دابەشەکرێ. هاوڵاتیانی زیانلێکەوتوو سوپاسی خێرخوازان و ڕێکخراوەکان و دەستگاکانی ڕاگەیاندن دەکەن کە بوونە هۆی کۆکردنەوەی هاوکاریەکی باش و دەڵێن گەڕبڕی پارەکەش کەمتر بێت لە قەبارە زیانەکان لە هێز باشترە و سوپاسگوزارن. سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کە لێرە ئامادەن، سپاس بۆ لیژنە بەڕێزا کە هاوکاری ئەم لێ قەوماوانەیە. ئێمە سەبارەت بەم وەزعی کە دروست بۆ سروشتێکی کارێکی سروشتی بۆ لای خی گەورە هاتووە شلای خوا بێ بەخێر بێت. ئێمە و شتانی کە خەمڵاندمان و کە زەرەری داوە تێگەی بەتەمای ئەوە بووین کە هەر هیچ نەبێت نزیک بێتەوە لەوە. من خۆم زەرەکەی خۆم لە 2 ملیۆن بەبانەوە خەمڵاندبیان لیژناتە بوو، ملیۆن و نیەکم بواتێتەوە. هەر جارە کابراوتی ئێمە بەتەمای ئەمەش نەبووین، بەڵام سپاس بۆ خوا کە ئەم لیژنەیەش دەستخۆشیان لێکەین بەم ئەرکاساون و ئەمە کارێکم لێ قەرە بووە بازار ئەبوژێنێتەوە تا ڕادەیە ئەو خەڵکەی کە زەرمەند بووە زەرەکەی تا نیوەی بۆ بگەڕێتەوە هەر باشترێک لۆ هیچی بۆ نەگەڕێتەوە. با دڵنیایەوە نەخێر کەمترێکە لە ئاسیا و زەرروزیانەیەمان نیەم هاوکاریەبان ناو هاوکاری نەقەرە بۆ قەرەوەی 100% ئێمە هاوکارێکە ڕێژەیەکی خۆیان مەحدودە دیاریان کردووە بە پێوی کە لیژنەی دانیش. بەڵا سوپاس یەک بێیشانەکەی خەمخۆریان هاوکاریان لەبیر ناکرێ. ڕێز و سوپاسی تایبەتمان بۆ هەموو هەرێمی کوردستانەیە کە چەمچەماڵیان لەبیر نەکرد لەو کاتە تەنگانەیە. بە سەرجەم ڕێکخراوەکان دەستگای میدیایەکانیشەوە ئەوانیش پشکی شێران بەرەکە لەو ڕێی هاوکاریە بە ڕێستانجێکێکن لەو دەستگانی ڕاگەیاندن کەوا لە 9/12 بەردەوام خەریکی ڕووماڵکردن و کارە ساتەکەەوە خۆی پیشانەدەن. دەستان خۆش بێ لەشتان ساغ بێت. سەبارەت بە بڕی ئەو پارەی دەمێنێتەوە لەسەر حساب بانکی کۆمسیۆنەکە و تەبێژی بۆردی چاودێری بۆ پێیان دەدوێت و دەڵێت تا ئێستا هیچ بڕیارێکمان نەداوە. ئەو بڕەپارەی ئەمێنێتەوە بۆردی چاودێری و کۆمسیۆنی فریاگوزاری چەمچەماڵ و لایەنە پەیوەندیدارەکان بەپێی پێداویستی چەمچەماڵ بە دڵنیایەوە پارەکە لە ناو سنووری قەزای چەمچەماڵا خەرجەکرێ بەپێی پێداویستی چەمچەماڵ لە بوارێکا سەرفەکرێت ڕنگدانەوەی بە ژیانی خەڵکی چەمچەماڵەوە بێ بۆ بوارێک سەرفەکرێت کە جێی پێویستیەکی گرنگی چەمچەماڵ بێ و بەڕاوێش لەگەڵ بۆردەکە و کۆمسیۆن و دەستگا پەیوەندیدارەکان بڕیاری لەسەر دێت. سبەی کۆتایی دێت بە دابەشکردنی هاوکاریەکانی زیانلێکەوتوانی چەمچەماڵ و هاوڵاتیانش چاوەڕانن. ئەو بڕەپارێکی خێرخوازان نردووانە و زیاد بووە لە کاری گرنگ بۆ قەزاکە و دانیشتوانی سەرف بکرێت. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.